کۆمەڵێک تاوقیت هەیە گرنگە کە هونەرمەند قسەیان تێ بکە من بەمە بەستم تاوقیتەم هەڵبژارد لەبەروی بەرەوەوە چین کە حکوومەتی تازەی هەرێمی کوردستان کابینەی تازە هەڵبژێرێت و مهتەمم بە مەسلەی ڕۆشنبیری لە وڵاتەکەمانە و مەسلەی هونەری سینەما ئەنجا شانۆش بە تایبەتی بێ لە بەژانە کار و چالاکی هەیە کە پرسیار زۆرەکرێت لە پەیجەکان لە ئینستاگرام لەم لا برادەران بەجێ لێرە تۆزەحی لەسەر بین و درێژیانیشە بە ئیتیکی مامەڵەکردن لەگەڵ هونەرمەندە بە پرۆفشناڵێتی بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان بووین بە کۆمپانیایکی سێرڤیس بۆ بیانیەکان هەر فلیمەویە لێرە کرێ و ئەڕواتەوە و نەرمەدەکان ێرەش 4 ساڵ جارێکە فلیمێکیان بەرکە بەریانەکەن تەلەڤیزیۆنەکان درامای تورکی و فارسی و عەرەبی داگیری کردووە بواری ئەوە نیە ئەستێرەمان دروست بێ بواری ئەوە نییە هونەرمەندە درامێکان دراما بکەن کە دوای باسێکین لە قسەکردنە سەوزای سەقافەم شتان چەند باسیتن بگۆڕن هەر فستیڤاڵەوە کرێت و هەر ئەستێرەی بیانیەیەت و هەر پێشکەشکاری بیانیەیەت و هەر پارەیە سەرفەکە یەک فلیمی کوردیشن نییە هەر بۆ زانیتان لە هەرێمی کوردستانە 5 ساڵە فلیمی کوردی ئینتاج نەکراوە مادامی پێکەری دڵەمە قوتاعی خاصە بەس حکوومەت فلیمیشی درێژ ئینتاج نەکردووە فستیڤاڵیش دروستەکە یعنی وەکوایە تۆ مۆندیالە هەبێت لە وڵاتەکە تا بەس تیپەکەی خۆ بەشداری ناکە شتیوانە لەبەرەوە ئەم دیاردانە هەوڵێم کە چۆن لە ڕابردودا قسەم لەسەر کردەوە بە ڤۆڵنتێری پرێزنتیشتمان لەسەر کردوون کاکسەردار ئاگادارە کاک بەختیار ئاگادارە لێرە برادران ئێوە دوور بە دوور ئاگادارن شتێ بکەین بە شتێک چونکە هەر خۆی کللتور بواری کللتور بە عام بواری ڕۆشنبیری بە عام هیچ ڤیژنێکی دەوڵەتی نییە هیچ تێڕوانێکی دەوڵەتی نییە بۆ بەڕێوەبردشێوازی بەڕێوەبردنی کللتور جا وەرە سینەماش لەم لەوە کەەوە اختصاصەکەی خۆمە زۆرتر باڵێن بۆی قسەی لەسەرەکەم مەجنا بواری کللتور لە قەیرانێکی ئەمەنە گەورەیە ئەمەە بڵێن لە 2014 تا 2010 سەردەمی داڕمانی کللتوری بۆ سەردەمە لە هەرێمی کوردستان چونکە هیچ قسەکردنێک دەربارەی کللتور نییە و هیچ قسەکردنێک دەربارەی سەقافە نیە لە وڵاتەیە بە پێچوانەوە بەرەڵایشی گەورە هەیە و ئیتیشی ئوستازی بوون نەماوە لێرە و هەموو کەسێک بۆی هەیە بەیانی ببێ بە هونەرمەند و بەیانی واز بێنێتەوە و بەیانی کۆنسێرت بکە بەیانی فلیم بکە و نەشیکە و بە ئارەزوی خۆی و کەسیش دی نابرسێتەوە لێرەوە پەڕمەوە سەر مەسەلەی وەزارەتی سەقافە ئێوازان کە ئێستا حکوومەت تەشکیل بووە لە پێش انتخاباتیشە بۆ ئێستاش لە مفاوەزاتە لە پێش انتخاباتە بە درۆشەوە یەک حیزب دروشمی ئەوەی ینی بە درۆشەوە ئەو دروشمەی بەرز ناکردەوە بڵێ کاکە من وەزارەتی سەقافە بم ئەوەتان بۆکەم ئەمەش لە ئارەیە یەکاتی مفاوەزاتیشە خەبەر نییە ناشزانین چی لەبەرەوە من بە ئەرکی خۆمە ئیزانم ئەگەر نازانم دەنگەگاتە شوێن ناگە ناشزانم چەند کاری یەکەریگە ئەبێت ئەمە بەڵام تا هەستێکی باش ئەزانم کە ئەم قسەم دیسانەوە چێتەوە بۆ لای هونەرمەندەکانم بۆ سیاسەکان هیچ ڕاناسڵەشێنێ بەڵام بێ ئەکتیڤیستەکانی بواری هونەر و هاوڕەکان پێکەوە قسە بکەین هۆدەفەکەشم ئەمەیە وەزارەتی سەقافە قسەی لێ ناکرێت هاوڕێ بۆ پارەیەکی زۆری 100 ساڵە تیا سەرفەکرێت ئەزانم بەپێی ئەم زەمینەیە کە هەبووە ئیشی کردووە و بۆ عەقڵیەتی کە هەبووە ئیشی کردووە من احترامی ئەوە زۆرەگرم ئەوەی چی ڕوویاوە تا ئێستا سەرچاو چۆن بۆ خراپ بۆ باش بۆ گەندەڵی تیا بۆ چێک بۆ بەسەرچاو بەس ئێستا ئەرچی حەقیقی هونەرمەندەکە هاوڕێکانمە لە هونەرمەندە دیارەکان لە کەڵە هونەرمەندەکان مەسەڵ من ئێستا ناوەهێنم بەمە بەس ناوەهێنم بۆ پەوپەڕی ڕێزەوە ناوەهێنم بۆەوەی کە بجوڵێن و قسە بکەن ئەرچی مەسەڵەن کەسی کوێکو مامۆسایی پایە بەرز خالقیە کە لەم قسانە قسە بکە ئەرچی ناسر ڕەزازی ئەرچی عەدنان کەریمە ئەرچی هاوڕێ شانۆکارەکانە قسە بکەن لەو بار ئەرچی سینەمایەکانە کە قسە بکەن ناکرێت لە بەروی هەر یەکە و لە زۆنێکە ئیسفاداکە و تۆزە ئیسفاداکە لەم تەلەڤیزۆنیا لەو کەناڵیا لەو مەسئولی سیاسی تر ئەو هەموو شتێک ئۆکێ ئەمە نابێت بۆ طریقێ ئەبێ ئێمە ناوێنن کەمپین ناوێنی تەوژمێک ناوێنی قسەکردن ناوێنی کۆبوونەوە باش طریقەیەک بێن نەقابەی فەنانین بە تایبەتی کە سست و لاوازە ئەبێ ئەمانە هەمووی شارژنەوە قسە بکەن لەسەرەوەی چی دەربارەی وەزارەتی ڕۆشنبیری لەم کابینەیە بەتەمان چی بکەن دەربارەی کللتور ئێمە هێرشێکی کللتوری گەورەمان لەسەرە
لەلایەن دراوسێکانمانەوە. دووەم ئێمە لەناو دنیایانین وەکو کولتور. سێمە هیچ هونەرمەندێکیانە لە ڕاگەاندنە بواری نیە، داگیر کراوە ڕاگەاندن لەلایەن ڕاگەاندنی حیزبیەوە. لەولاشەوە ڕاگەاندنی شۆ ئینتەرتێنمنت ڕاگەاندنێکی چیپە، ئەی تووزێتی لە ئەم سەرەوە تا ئەوسێ. لاوازە بۆ پیاکردنی تۆزێک پارە و ڕێکلام دنیای مەهزەلە بۆنێتەوە. و بواری مەسەڵەن هیچ فیلمی کوردی پیشان نایرێ، درامای کوردی ئینتاج ناکرێت. و بەرامبەر ئەم هەرزان فرۆشیەوەی کە لەو دیبەیتەی کورساتە ناونا قاچاقچێتی و جاشایەتی کولتوری لەپای چی؟ یعنی چۆنی تۆ لە ساسەی دراماکانی تەلەڤیزیۆنەکان تورکین و لە سا هیچی کوردی و بۆ ئینتاجی ناکەن. لەبەرەوە ئەم پەیامەم لێرەوە ڕاستە و خۆ بۆ سەرۆکی حکوومەتی تازە و جێگرەکەی و نازانم چیتر سەرۆکی نەقابەی فەنانین ئەوەیە کە ئەبێت عیبە بۆ هەرێمێکی کوردستانی باشوور کە هاڕاوی دەستی تراجیدیا لە مێژووە و دنیا تعدای کللتوری لێکراوە نەزانێ ڕۆیای چییە بۆ کللتور و نەزانێت چۆن شەڕی کللتوری خۆیەکە و نەزانێت چۆن کۆمەڵگای خۆی ئاهاوێت بۆ دەرەوە، چۆن مارکتینگ بە کللتوری خۆیەکە، چۆن ئەستێرەکانی خۆی ئەنێرێتە دەرەوە.